بەرحاڵ ئەوە دەبێت هەموو عراقیەکان بڕیاری لەسەر بدەن ئەو عراق دەبووە زیاتر دراسی بابەتێک بکە کە زۆر چارە نووسسازە و بوو باە بڕیارێک یان یاسایەک کە هەموو عراقیەکان تێدا بەشدار بن نەگەی تایفێکی دیاریکرا و ئەمە لە نتیجێ هەڵچوونێکە کە هەڵچوون عادەتەن لەوانەیە بڕیاری باش نەدرێت بۆ ئەوە کە عراق پێویستی بە ئارامێکی زیاتر هەیە لەوەی کەس بۆ چوونی پارتی ئەوەیە کە دەبێت هەموو عراقیەکان بەشدار بن لە بڕیاری چارە نووسوزی عراق چارە نووسازی عراق چونکە عێراقی هەمووانە هی تایفەیەکی لایەکی بەتەنیا نییە باسم کرد ئەوەیە کە دەبێت بڕیاری هەموو لایەک بێت. ئەم دۆخی ئێستا عراق تێکەوتووە دیارە باگراوندێکی هەیە ینی دەمێکە ئەم بارودۆخی عراق ناسەقام گیرە ئەویش بەهۆی دەستێوەردانی لایەنە دەرەچەکان لە عراقەوە و عێراق خۆی لە ڕووی سیاسی و وڵاتێکی لاوازە و لە ڕووی پێکاتەوە ئاڵۆزە و کێشە و گرفتی زۆرە بە ئاسانی وڵاتانی دراوسێ و نێودەوڵەتیش توانیتیان دەست بخەنە ناو عراق و عێراق بکەنەوە گۆڕەپانێک بۆ یەکلاییکردنەوەی کێشە ئیقلیمی نێودەوڵەتیەکان ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدا لە عراقدا چاوەڕوان کراوە لە نێوان ئەمریکا و ئێران لەسەر خاچ عراق لەبەرەوەی عراق زمینەیەکی لەبارە بۆ ئەوەی بتوانن کێشە و ملپلانەکانی خۆیان بینن لە عراقدا یەکلایی بکەنەوە. بەداخەوە بارودۆخەکە بە ئاستێک گەیشتووەکەوە هێرش و پەلامار و کوشتن و هەڕەشەی جددی تێدا هاتوۆتە پێشەوە ئەمەش بارودۆخی عراق بەرەو خراپتر دەبە پێویست بەوە دەکا عراق یەک بێلایەنە نەبی لەو شەڕ و ململانی نێوان ئەمریکا و ئێران خۆی بە دوور بگرێت تەرەفگیر نەبێ چونکە یەک لە هۆکارەکانی ئەمریکاکەوە هێرش و پەلامار دەکاتە سەر ئێران لە عێراقدا هۆکاری ئەوەیەکەوە عراق بێلایەن نەبووە لەم گرفتەی نێوان ئەمریکا و عراقدا واتە حجەیەکی بەدەستەوەی بۆی ئەمە بکە و ئەو گروپە میلیشە چەکدارانەیەکەوە مەترسین بۆ سەر بەرژەوەندی هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا پێویستە چەک بەدەست نەبن واتە هەموو هێزی سەربازی و خۆی ئەمنی لە عراقدا پێویستە لەژێر کۆنتترۆڵی دەوڵەت بێ نەک گروپ و کەسایەتەکان ئەمانە وا دەکەن کەەوە دەرفەت دێنە پێشەوە بۆ ئەوەی دەستێوەردانی زیاتر لە عراق. یەکێتی نیشتمانی کوردستان پێی وایە لە بەرژەوەندی عراق بێلایەنانە لەم بابەتە هەڵسکەوت بکە و پێی وایە کوردیش دەبێ لەم گرفتە بە یەکگرتووی و بە بێلایەنانە دەربچێ بۆ کورد قازانج نییە لە بەرژەوەندی کورد نییە تەرەفداری بکە لەو شەڕ و کێشەی لە نێوان ئەمریکا و ئێران هەیە لەسەر خاچ عراق ئێمە پێمان باشە خاچ عراق و کوردستانیش بەکار نەهێنرێ بۆ یەکلاییکردنەوەی ململانەکانی نێوان ئەمریکا و عراق پێویستە لەم دۆخەدا کورد بە یەکگرتووی یەک هەڵوێستی خەمی ئەزمونونەکەی خۆی بێ و پاراستنی عراقی بەگشتی بێ چونکە ئێمە لە تا ئێستاش بەشێکین لە عراق بۆیە سەروەری عراق سەروەری کوردیش دەگرێتەوە و هەڕەشە لە عراق و پێشێلکردنی سەروەری خاچ عراق بەگشتی بەشێک لە کوردستانیش دەگرێتەوە ئێمە پێمان باشە بە گفتوگۆ چارەسەری ئەم کێشان بکرێت لە نێوانی ئەمریکا و ئێراندا و عراق دەوری خێر ببینێلەوە نەبێتە تەرەف لە شەڕەکە و ئەم ئەزمەیە قوڵتر نەبێتەوە چکە بارودۆخی عراق لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەنانەت لە ڕووی ئەمنیشەوە ئەوە هەڵناگری عراق ببێتە گۆڕەپانی شەڕەکە.